لە سەرپیرەدارێکی ڕزۆت ئینسانێکی کورد دەکرێتە قوربانی ئەوەیە حکومڕانی دوای ڕاپەڕینی درۆزنەکانی شۆڕشی کوردایەتی. وەک لەو شوێنەم کە دارێکی لێبوو بە داری مەلا مستەفا بەناوبانگ بوو، چونکە مەلا مستەفا ئەو کاتانەی کە دیلمانی بەجێ دەهێشت بەو ڕێیەدا دەڕۆیشت. لێرە لەژێر ئەو دارە چەند جارێک بۆ حەسانەوە لایدایە. ئێستا شوێنەواری دارەکە نەمایە، تەنها دەزانین کە ئەو دارە ڕێک لەسەر ئەو تەپۆڵکەیە بوو، دەهات لەوێدا دەنیشت و جگەرەیەکی دەکێشا. دوای ئەوە ئەو دارە بە ناوی مەلا مستەفا ناوی دەرکرد، لای ئەو کەسانەی کە موتیعی مەلا مستەفا و شۆڕشی ئەیلول و بارزانیەکان بوون، ئەو دارە بە مقەدەس سیر دەکرا. دواتر کارەساتێک لەسەر ئەو دارە خوڵقا، کارەساتێک کە دەکرێت لە چوارچێوەیەکی مرۆڤایەتی و پێشێلکاری حەقی ئینسانی تەماشا بکرێت. لەسەر بڕینی دارێک کەسێک تیرۆرکرا. ئەو دارە دوای ساڵی 91 لایەکی سوتا بوو، بە ڕزۆتی مابوویەوە، واتە لایەکی وشک ببوو، لایەکی مابوو. کەسێک دێ دارەکە دەبڕیت، ئایا ئەو کەسە ڕاستە بڕوێتی یان نا، چونکە هیچ کەسێک دلیلی ئەوەی نییە کە ئەو دارەی بڕیە. ئیتر ئەم ئینسانە لەسەر بڕینی ئەو دارە تیرۆر دەکرێت. سەر بڕینی دارەکەی مەلا مستەفا پیاوێک بە ناوی عوسمان عەبدوڵڵا کە ناو خەڵکدا بە ناوی عوسمانی ڕەوەندۆک ناسرا بوو، لە 1996 چەکدارەکانی پارتی مام عوسمان بزر دەکەن، لە ناوەڕاستی مانگی سێی ساڵی 97 دەدۆزرێتەوە. ئەو پیاوە بە شێوەیەکی زۆر درڕندە شەهید دەکرێت، دوای کوشتنی دەخرێتە ناو ئاوەوە، دواتر خەڵک دەیدۆزنەوە و دەهینە دەرێ و ئێستش گۆڕەکەی لە قەزای سۆرانە. بەداخەوە تیرۆر لە دوانەوە توێکیشەوە بەردەوام بوو. دۆسیەکانی تیرۆر بۆ ئەوەی بیان خەینە چوارچێوەیەکی قانونی مافی مرۆڤەوە لێ ناگەڕێن بزر بن. دەبێت لەمە دووە هەوڵ بدەین حکومڕانیەک دروست بکەین، ئەو حکومڕانیە بتوانی دادگایەک بنیاد بنێت بۆ ئەوەی ئەو دادگایە دادوەرێکی عادلی تێدا بیت و ئەو دادوەرەش بتوانێ مێژووش سزا بدا، بتوانێ سەرکردایەتی سیاسی کە لە مێژوو لە ئێستادا هەن لە بەردەمی دادوەردا بیان بینینەوە، بۆ ئەوەی حەقی خەڵکی بەشمەینەت و زەحمەتکێشی ئەو گەلەیان لێ بسەنینەوە. ناکرێ بە هیچ جۆرێک هیچ دۆسیەک لە مێژوودا و لە ئێستاشدا بزر ببن. دەبێت بیان خەینە چوارچێوەیەکی قانونی و لە نێو بازنەی مافەکانی مرۆڤەوە تەماشا بکرێن.